بەڵێ جەلال وەک لە کاژمێر دەست باسم کرد لە ماوەی 4 ڕۆژدا دووەم جارە خاوەن مۆلیدە ئەهلیەکانی شاری هەولێر گربوونەوە دەکەن. گربوونەوەی ئەوان هۆکارەکەی بەوە دەگەڕێتەوە کە ئەو پارەی ئەو نرخەی کە بۆ مۆلیدە ئەهلیەکان دادەدرێت لەلایەن لێژنەکانی قایم قامیەت و لێژنەکانی مۆلیدە و ئەنجومەنی مۆلیدەکان نیگەرانن لەوەی کە ئەوان لە بەرژەوەندی خۆیان دەیانەوێت لە بەرژەوەندی ڕازیکردنی خەڵک دەیانەوێت نرخی مۆلیدە ئەهلیەکان کەم بکەنەوە ئەو خاوەن مۆلیدانە زیاتر داواکاریەکەیان ئەو ئەنجومەنەی کە تازە چوو بۆ ژوورەوە لە شوێ ئەگەر قسەمان بۆ بکات تا ئێستا بەڵێ کاک شێرزاد ئەگەر بێت قسەمان بۆ بکات کاک شێرزاد بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵ ئێوەکو ئەنجومەنی مۆلیدەکان داواکاری ئەوانتان گەیاندۆتە لایەنە پەیوەندیدارەکان و ئیداریەکان چ وەڵامێکیان هەبوو بەو داواکاری خاوەن مۆلیدەکان ئەمە بەخێراتندا دەکەین ئەو داواکارە هەموو سەرماگەرە مشک کێشەمان هەیە لەگەر لێژنەی لەبەرەوەی ئەمە نوێنەری مۆلیدەکانین دەمانەوێت حەقی مۆلیدەکان وەگرین حەقی خۆمان وەگرین مەش وەکو خاوەن مۆلیدەنە لێژنەش بە هەمان شێوە وەکو محامی خەڵک محامی معاوەزە و حکومەت ئەوەی لە بەرژەوەندی خۆی ئیش دەکاتن سەرماگەر مشکلەمان داتا هەیە داتایشیان بەرنامەیەکیان دەنایە داتا بە کۆمپیوتەر دێتە خوارێ نرخی گاز وایل 3000 وە دەگیرێت سەری مانگنا و ڕاستی کۆتایی مانگۆر دەگیرێ ڕۆن بەوەندەی ئەوە بۆندەی ئەوە بۆندەی بەڵام ئەو شتانی ئەوان دەرێن عملی نییە بەڕای من عملی نییە لۆ عملی نییە مەتا تو گازوایل ئەو حسابی ئەوان کرێ سەر داتای مۆلیدەشی نوێ مۆدێرن لەسەر ئەنجکتەرە گاز کەم سەر دەکات گازش کوالیت ئیش دەکات ئەو مۆدانێمە مدیر قدیم من کەونن بەمو نۆزنن گازی خراپ بەکاردەین ئەمە زیاتری لەبەرەوەی لۆمان دەرناینی ئەو کوالیتی کەم لە محافظەی لۆ حساب دەکەی پارەی گازەکەی کوالیتی گازش خراپە بەڕاستی باش نییە دایما لە سلێمانی لە دۆشێک گازی باشتر لێ دەدرێت لە هەولێرێ سەری زیاترە داتایە کە 2 مانگە 3 مانگە دەستکاری کرای لە سلێمانی ڕچاوی خاوەن مۆلیدەکان کرایە لێرە ئەو ڕچاوکردن پێیان قابل قبول نییە پێیان دەرێنەوەمان ناکەن ئێوە وەکو پردێکن لە بینی خاوەن مۆلیدەکان و حکوومەت بەرپرسانی ئیداری هەولێر ئێستا ئەوانە کێشەیان هەیە دەڵێن چەند مانگێکە ئەو کێشە دووبارە دەبێتەوە بەرپرسانی ئیداری هەولێر چی دەڵێن لەبارەی کێشەی ئەو خەڵکە چی دەکەن بۆیان ئەمن لەوەی 3000 تا 4000 چوومە نزیک ئەو معابزین وێ بەڵام هیچ جارێک ئەو برادرانی کە لەوێ دادەنشن لێ نەگەڕانە بیبینین بە تەلەفۆن قسەم لەگەڵ کردیای گوتی وەرە سەرەوە چوومە سەرەوە ئەوەندە قەرەبارەک بووە لە بۆ پیرۆزبایی و شتووە نەیگەیشتمێ تێ بگەێنم بە تەواوەتی تەنها بە هەموو ئەنجومەنەکان تەوقیعمان کردیە راپۆرتی خۆمان نووسی عەریزەماندا کاکەمە ئەو کێشەمان هەیە جوابتان دەینەوە جوابەکە دێتەوە لێژنەش جوابیمان هەر ئەوەندەیە ئەو ئێستا تو چەند زانیم شەو دەزانم بەڕێز وەکو خاوەن مۆلیدەیەک چەند مانگە ئەو کێشەتان هەیە کێشەکە زیاتر چییە سارە مانگنیە سارە خۆی ئەزانی بیدایەتەکەی گازیەداینێ لتری بە 415 دیناری سعریش بە سەعات بە 42 دیناری لێدا هیچ مشکلێکمانەوە ئێستا گازی بڕیا زەریبەی هاویشتین سەرێ مۆلیدە چ مۆلیدەک 500 کیڤە سارێ نزیکە میلیۆنەکە نازانم 800,000 چەندە زەریبەی بدا خۆشی کرد کەنجێ تو ئینجازت نییە کە دۆزارێ وەرە بدا یعنی هیچ بەس بلێت وەرەگریتن کە لێش تۆرەگی حەقەکەم بدێ يعني معقول ساعتي بس يبيز ناس يشج نادي بدري والله درناني اوي خاوين موليدا باري مانجي سيت اخر كردوتو نخير نعم وكارك يسبو وكارك السعر درناني بيشان تعميري نكر مليونك و 200,000 مليونك 600,000 سيستا مليونك 600,000 700,000 اتي صناعي ماشينه كري ماشينه بتسلو بنت ورقه تلو عب ورقه ويستا 6 قصور ورقه برميلي روم بدولار ببنز ورقه ويستا ببنز ورقه بارك وسكتيا كهرباء رئيسيان لك نخو زيادتي لو زيادتي ولا دولار جرام إذا إيمش برجران كان يعني براسي اشتكى زور بيسرو بريا نازان وكو أول لدرجة من يبوا كعادي قارما لمعافظي سربرشتي كوبونو كانوا دقديا قوتيتي أو السعرك رازين خركنو نرازين مولدك يقرن باشا كابرا خاني فروشتي مولدي بكريا كابرا سعري فروشتي مولدي بكري زيري فروشتي مولدي بكري عيسى بكري مولدي هي بتصارك شش كسان شريكن يعني تبري كابرا قلنا رازي برو مولدك يهجرا وقصيا او عكم رانيا هیوادار میشه که شکن چاره سر کنو حزشن لتیک دانو لمولدك جانو لاجاوینیا حتی اساس وان نکرد مولدك راگی خرق تو شیلاکت بی ولا کاربا هیونیا هیوادار چه شکن چاره سر کنو سليماني تسل ديناري ليدا دوكسي واشتي ليدا او لسي وش شيدا يعني بكنيه كدي حكمت يك حكمتنا لو سعر بي كاك سليماني غير حكمة حسابك يشتي لي حكمة كابات لي حكمة لقى دوق وشيك مع حسابك
دەستان خۆش لەگەرم بەڕێزت قسەت هەیە لەسەر ئەو بڕیارە هەمووی ئەو برادرانە هەمووی لەسەر 500 دینار هەتا 750 دیناریە لە هەرم ئەمپێرەچی خۆی چینی فەقیر هەر 2 ئەمپێر و 3 ئەمپێری ئەیە هەتا 2000 دەڕواتن مندار هەیە ڕۆژێ بە 2000 نای رازی نابی ئەمە مانجێ لە مانجێ یعنی داوای ئەو 1500 2000 دەکەین لۆمە زۆر دەکاتن بەس لۆ چینە فەقیرەکەش بی زۆر ناکاتن 2000 دینار کاکی لۆ چینی فەقیریش بی ئەوانە شەڕەکەیان شەڕی مەعافەزە و قایم قامی لەسەر 1500 و لەسەر 2000ەکەیە 2000ەکە لۆمە گەلک زۆرە بەس لۆ فەقیریش بی زۆر نییە لە مانگەچی هەر ئەوەندێتەوە ئەوە قسەی خاوەن مۆلیدەکان وەک پێشتر ئەنجومەنی مۆلیدەکانیش باس کە دیارە و لەگەڵ بەرپرسانی ئیداری شارە کۆبوونەوەی کردێ و لە نزیکەوە ئەم قایمێت قەزای ناوەندی هەولێریشی بینیوە بەڵام تا ئێستا ئەو کێشانەی هەیە بەردەوامە وەک خۆیان دەڵێن چەند مانگێکە ئەو کێشەیە دووبارە دەبێتەوە ئەوان بڕیاریان داوە تا ئێستا پارەی ئەو نرخەی بۆیان دیاری کراوە بۆ مانجی سێ بڕیاریان داوە پارەکە وەرنەگرن تا ئێستا سڕایەوەی کە ئەمڕۆ سواری نیسانە پارەی مۆلیدەی مانجی سێ لە هاوڵاتیان وەرنەگیراوە بەڵێ امید سپاس